ئەمەیە شتێکتان پێ بگەین، ئەویش ئەوەیە بەڕێزان کە تۆ ییتە ئەم دنیاە هەتا کۆتا ڕۆژی ژیانت لە ڕاستیە تۆ لە گەشتێکای، واتە تۆ لە سەفەرێکای، هاتنە دنیات تا لە دنیا ڕۆشتنت تۆ لە سەفەرێکای. ئەم گەشتە وەک کە ئێمە ئەڵێین گەشت واتە ئینسانێک بەسەر زەویا بڕوا لەم شار بۆ ئەو شار، لە وڵات بۆ ئەو وڵات، بەم شاخ و دەشت و دەر، ئەوە گەشتە. بەڵام گەشتی ڕاستەقینەی ئینسان لە ڕۆژی لەدایکبوونی بۆ مردنی گەشتێکی مەعریفیە، واتە گەشتێکە لە زانین. بەڕێزان نمونەی واقعی ئەمەش ئەوەیە، خوای گەورە کە ئادەمی دروست کرد، کە حەوای دروست کرد و ئەمانەی خستە باخچەیەک داینە و وعدی وابوو کە ئەمانە بنێرێ بۆ سەر زەوی، باشە، بەڵام ماوەکەیان بەچی کۆتایی هات؟ ماوەکەیان بەوەی کە فێر ببن تێبگەن کە ژیانی ڕاستەقینە چییە. ئەوانە لەو شوێنامانەوە هەتا ئەوەندە تاوانەکەیان کرد و شەیتان خەڵەتاندنی و داوای لێخۆشبوونیان کرد و ئیتر تەواو ئەزموونەکە تەواو بەدەست هات. یعنی تۆ تێگەیشتی وەزعەکە چییە؟ دەیڵ بڕۆوە ژیانە واقعەکە ئەوەی بڕۆوە سەر زەوی جێبەجێ کرد، تێگەشت، یعنی بەوەی کە تاوانەکەیان کرد تێگەشتن. جا گەشتی ڕاستەقینەی مرۆڤ لەم سەرزەویە گەشتی معریفەیە. ئێمە نەهاتوین بۆ ئەم سەرزەویە تا بخۆین و بخۆینەوە، خواردن و خەوتن، خواردن و خەوتن و تەنانەت ئیشکردن هەموو زەرورەتن. وەکو چۆن تۆ ئەچی بۆ گەشتێک شتەکان ئەبەی لەگەڵ خۆت، جانتاکە دەبێچیتەوە، ئەمانە زەرورە پێو بێ. ئەی گەشتەکە کامێ؟ گەشتی ئەوەی کە تۆ بەسەر زەویە ئەڕۆی ئەو بینین و ئەزمون و بینینانێ، گەشتی ڕاستەقینەی ژیانیش ئەو شتانەی کە تۆ لە دنیا لێی تێگەی وە فێریە. بەوا بزانە مێشکی ئینسان زۆرینەی نیۆکۆرتێکسە کە ئەو شوێنەیە ئینسان عەقڵی بەکارێنێ و بیرەکاتەوە. کەمێکی ئەو شوێنەیە بە تۆ ئەڵێ برسیتە، تینوتە، خەویە، یان نقطەیەکە لە مێشکا بە تۆ ئەڵێ تۆ باڵانست چۆن ڕائەگری. ئەوی تری هەمووی پەیوەندی بە عەقڵ و بیرکردنەوە و تێگەشتن و قسەکردنەوە هەیە. کاتە گەشتی ڕاستەقینەی ئێمە ئەمێ لە ژیان. بەڕێزان ئێمە لەم گەشتە حەلەکەمان ئەوەیە تا ئەتوانین گوێگرێکی باش بین و تا ئەتوانین خوێنەرێکی باش بین. هەر کاتێک چوویتە ناو وەزعەکەوە وە خۆت بووی بە خەسمی خەڵکی تر، بووی بە بەرامبەر، لەسەر ئەم مناقەشەت کرد، دیفاعەت کرد لە ئەو قسە، ئەوە تۆ ئەپەشۆکی، ئەوە تۆ ئەخەڵەتی. باش وایە گوێ بگری لەم مامۆستایە، گوێ بگری لەو مامۆستایە، گوێ بگری لەم جۆرە بیرکردنەوە، گوێ بگری لەو فەلسەفەیە، گوێ بگری لەم، گوێ بگری لە هەمووی. بەڵام مەرج نییە تۆ بێ ئیشت ئەوە بێ وەکو حاکمێک دانیشتبی ئەمە قسەکەی تەواوە، ئەمە قسەکەی تەواو نییە، ئەمە لە خۆ، یعنی تۆ خۆ ببی بە پێوەر. ئەمە هەڵەیە بە تایبەتی ئێمەی کۆمەڵگەی کوردستان، کۆمەڵگەی کوردی، ئەم عادەتە یەکێکە لە خراپترین عادەتەکان. یعنی کابرا پۆستەکەی ئەبینی کۆمنتی نووسیوە بەبێ ئەوەی سێری پۆستەکەی کردن. بەڕاستی ئەم گەشتە واقعیە کە گەشتێکی مەعریفیە پێویستی بەوەیە جارجارەی گوێ بگری لە ئینسانێک، بڕیار نەی بڵێ وەڵا قسەکانی باش بیا خراپ بوو، بەس بزانە ئەم نەفەرە ئەڵێ چی، بەزەوە نە. وەکو چۆن تۆ ئەی بەلای درەختێکە سێرێکێکی ئەم درەختە گوڵەکانی چۆنە، ئەم درەختە دڕکەکانی چۆنە، ئیتر قەرار نییە تۆ بێ بڵێ وەڵا ئەم درەختەم بەدڵە بەدڵم نییە با لێران نەبێ، تو ئیشت ئەوە نییە. بۆیە ئەگەر بتێ مێشکت فراوان ببێ، گوێگر و خوێنەرێکی باش بە، بەبێ ئەوەندە حکم بی، بەبێ ئەوەی زۆر حکم بی. ئێستا هیوا هەیە بۆی بڵێن موسڵمانی چاکە هەر شتێ ببینێ بە تایبەتیەکە دژە دین بێ ئەچێ جنێوی پێەیە ئیتر بەمە ئەی سەلمێنێکە موسڵمانی چاک. هاتووە سەی دنیا چی لێ هاتووە؟
ئەوسا مسلمانەتی چاک کێ بوو؟ ئەو کەسە بوو نوێژی ئەکرد، ڕۆژووی ئەگرت، دیفاعی لە مەزلوم ئەکرد، خەیری ئەبەخشیەوە، حەیوانی سەرەبڕی، یارمەتی خەڵکی ئەیە لەگەڵ دایک و ئەمە چاکە بوو. ئێستا چی چاکێ؟ ئێستا ئەوە چاکێ ئەگەر کەسێ باسی شتێکی دینی کرد بڕۆی تۆش سبحان الله ئەستەغفر اللهیەکی بۆ بنووسی، ئەگەر کەسێکی شێبینی لە مسلمان نەچوو بڕۆی تێرچنێویکی ترەوە. ها سێری ئەم قۆناغە مەترسیدارەی کە ئەمە پێی گەشت. واتە خەڵک ئێستا ئیتر هیچیشی بەلاوە گرنگ نییە، تەنها ئەوێ ڕێی خۆی دەربە بڕێ، ئەسڵ ناشوێت پۆستەکەش بخوێن، بەڵام عەکسەکەی دروستە بەدەست. لێرە لەم گەشتا کە قەرارە ئێمە بیرکەینەوە و گوێ بگرین و تێبگەین، پێویستمان بە مێشک و زیهنێکی باشێ. ئەم مێشک و زیهن و باشە ئەم هەموو تەکنیک و ڕێگا و بابەتانەمان باس کردووە، ئیشیشی بێت جێبەجێ بکەم. و پێویستی بە کەڵەکەکردنی زانیاری هەیە. ئەمەش بەچی ئەکرێن؟ بەوەی کە تۆ کتێبێک ئەخوێنیتەوە بڕیار بیت تا کۆتایی بڕۆی. ئەگەر هەمووشی تێنەگەشتی قەینا، هەموو کتێبێک کە تۆ ئیخوێنیتەوە، هەموو محازەرەیەکە گوێ ئەگری، هەنێشتت بیرەخاتەوە کە خۆت هەرت زانی، ئەمانە جێگیرێت. هەنێشتت پێ ئەڵێ هەر لەویا یەکسەر فێریابی، هەنێشتت پێ ئەڵێ نەخێر فێری نابیت و نەلی تێگەیت و نەبیرتەمێنێ. بەڵام معلوماتێک کە ئەینێرێتە ناو مێشکت ئامادە ئەبێ بۆ جارەکانی تر. بۆیە کتێبێک ئەخوێنیتەوە، ئەم کتێبە با بڵێن نیوەی زانیاریەکانی پێشوو بیرەخات. لە سەدا 10 شتی تازەت فێرەکە یەکسەر فێرە بیتوت، لە سەدا 40 ئەیا بە مێشکت ئامادەت ئەکا بۆ قۆناغەکانی دوات، بۆ کتێبەکانی تر و محازەرەکانی تر و کۆرسەکانی تر. وا مەزانە ئەو شتانە تێنەگەشتووی تر زەرەرت کردووە، فێری نەبووی نەخێر تۆ تەمەڵی قەیچێکە با تا خوێندنەوەی کۆمەڵێک کتێبی تر تۆ لەگەڵ مەوزوعەکە بەردەوام. وە زمان فێربوونەکەش پەیوەندی بەمەوە هەیە. یعنی ئەگەر تۆ عەرەبیەکەت باش نییە زۆر، بەڵام ئەتوانی شتێکی بە سادەی پێ بخوێنیتەوە، هەر بخوێنەرەوە، گوێ مێرە هەر بخوێنەرەوە. ئێستا کە تۆ ئەخوێنیتەوە ئەو کتێبانە لە سەدا 45 تێگی، ماوەیەکە لە سەدا 70 تێگی، ماوەیەکە لە سەدا 90 تێگی، بەس تۆ بەردەوام کەواتە حکومەیە تا ئەتوانی گوێ بگرە، تا ئەتوانی بخوێنەرەوە و خونا مرتاح مەکە. لەکوێ گەشتی بە شتێک گرنگ بوو تەکنیکەکانی بۆ بەکار و ئیتر بەردەوام بە بەردەوام شتێک هەیە تۆ مێشکت لەم دەقا وەری ناگرێت، لەوە چێ لە کتێبی شکاوەریکە، لەوە چێ لە محازەرەی شکاوەریکە، بەس تۆ بڕیار بە کە بەردەوام بیت. و ئەم قسەی برایان ترێسی زۆر تەواوە، ئەڵێ ئەگەر کەسێک بۆ ماوەی 10 ساڵ هەموو هەفتەیەک لە بوارێکە کتێبە بخوێنێتەوە، هەر لەو بوارایانی بوارێک دیاری بکە کتێبە بخوێنێتەوە هەموو هەفتێک، دوای 10 ساڵی تر ئەبێ بە یەکێک لە خەبیرەکان لە عالەم. من دڵنیاتانەکەم ئەم قسە زۆر باست. یعنی تۆ بۆ با من نمونەیەک بڵێم شتێکی زۆر زۆر ضروری کۆمەڵگا، پەروەردەی مناڵ. ئەگەر هەموو هەفتەیەک کتێبیشی لەسەر بخوێنیتەوە 10 ساڵی تر تۆ چیە زانی؟ خەڵک چیە زانی؟ وەڵای 10 ساڵی تر تۆ لە ئاستی عالەمە یەکێکی لە خەبیرەکان. بەو زاکیرەشۆ ناکە ئێستاکە پێی گەشتی پێش ئەوەی کە چالاکردنەوەش بخوێنی. ئێکەواتە ئێستا تۆ ئامادەی دەورەیەکی باش خوێندووە، ئێستا فرسەتێکی گەورەی. وە خاڵێکی تر لێرە تکایە بەجددی ئەوە هیچ گوێ ئەگری ئەخوێنیتەوە، بەجددی کۆمەڵێ زانستی ئەساسیاتەکەی بخوێن. حەزی لە زانستە شەرعیەکانە، زۆر مەپێچەرە کۆمەڵێ مۆزوع لە ئاستێکی ترە، مەسەلەن مەپێچەرە مۆزوعی عەقیدە، مەپێچەرە مۆزوعی بڕۆ جارێ سەرەتایەکی نەحو و سەرف و خوێندنەوەی قورئان و تەجوید و یعنی ئەساسیاتێک وەربگری. بۆ نمونە تۆ حەزت لە ئەدەبیاتە، جارێ بڕۆ دیوانی شاعیرەکان بخوێنەرەوە، هەندێ تێکستی ئەدەبیمان هەیە بیخوێنەرەوە، هەندێک
کتێب هەیە لەسەر ئەدەبیات نووسراوە بیخوێن، ئەساسیاتێک وەربگرە. ئەساست نەبوو، یعنی ئێستا خۆ هیوا هەیە، بۆ نمونە من هاوڕێیەکم هەبوو باوکی نابینا بوو، زۆر شتێزانی، بەڵام لەکوێ وەریگرت بوو؟ لە رادیۆ. وتم با ڕەفیقەکەم چۆن نەیزانێ؟ وتی وەڵی گوێگرێ لە رادیۆ. وتی باوەڕکە ئێستا لە من زۆر شارەزاترە، من مامۆستا، ئەو لەبەرەوەی نابینایە هەرچی وتار و بابەت هەیە گوێی لێگری، بەڵام بخۆ بەمە نابی بەعال. لەگەڵ ئەو کاتە زۆران نابێت. بۆچی؟ لەبەری ئەساسەکەی نییە. یان ئەساسەکەی هەبووە، ئەبوو ئەساسەکەت هەبێ و لەسەر شتێک بەردەوامبی ئەبیت. بۆ نمونە تۆ بەشی ئینگلیزی تەواو کردو، ئیتر لەم دەقەوە ئەگەر ڕۆژانە هەموو ڕۆژێ گوێ بگری لە کتێبی دەنگی و لە پۆدکاست و ئەمانە، ئینگلیزیەکەت ڕۆژ بە ڕۆژ ئەگاتە ئاستێکی زۆر دەست. بەس تۆ هیچ ئەساسیاتێکی نەبێ، باش وایە کە ئاساسیاتەکە پیا بکەی، چونکە ڕێگاکەت زۆر بۆ کورت دەکاتەوە. ئێستا زۆرێک لە بوارەکان پێویستی بەوەیە کە بە حەزەوە دابنیشی بە هیوایەت خەریک. و خاڵێکی تر ئازیزان، بەکارهێنانی تەکنۆلۆژیا، یعنی گەورەترین کارەسات ئەوەیە کە تۆ لەم سەردەمان نەزانی چۆن سێرچکەی، نەزانی چۆن بە دوای زانیاریا بکات، نەزانی چۆن زیرەکی دەستکرد بەکارێنی، و نەزانی چۆن تایپ بکەی بە خێرایی. کەواتە وەرە هەفتەیەک 2 هەفتە تەمرینکە لەسەرەوەی تایپ بکەی بەسەریع. سە من پێشتر فۆنتێک لە کۆمپیوتەرەکە مابوو، زۆر بەسەریع ئەمتوانی بنووسم. ئێستا فۆنتەکە گۆڕاوە، مەجبورم تۆزە تەمرین لەسەر، بەڵام بە ئینگلیزیەکە هەر ئەنووسم. یعنی تۆ ئەگەڕێی بۆ زانیاریەک دەست خستە سەر کیبۆردەکە، پێویست ناکە سەری کیبۆردەکە چی دەوێت ئەینووسی. ئێمە زۆر کاتە بۆ گەڕێت. ئەمە یەکێکە لە لێهاتووی. جان خۆت ڕابێنی تعاملت لەگەڵ لاپتۆپ بێ زۆر مهمە، و هەوڵ بەی خۆ فێری زیرەکی دەستکرد و چۆنێتی سێرچکردن. پاشان بەڕێزان شتێکی تر کە زۆر پێویستە زمان، یعنی لەم ڕۆژگارە زمانێک بە باشی نەزانی فەوتە. تۆ وەرە هەر زمانێ بگری، بۆ نمونە عەرەبی، چەند مستەلەح نازانی مێشکت ئەوەندە نوقسانی تایە. لە ئینگلیزیە چەند مستەلەح نازانی ئەوەندە مێشکت نوقسانی تایە. بۆ مستەلەح یعنی بیرۆکەیە کە تۆ ئەم بیرۆکە ئەسڵ لی گەناوی، چونکە هەر کەلیمەکە نازانی چی بۆ، وەک وایە تۆ هەر نەزانی مانگۆ چی، مانگۆ نازانی تۆ. ئێستا بەلا تۆ قورسە نەزانی هەرمێ کامی، دەیان نێوەی تر هەیە تۆ نایزانی. لەناو دنیای زانست و ڕۆشنبیری شاوایە تۆ کاتێ ناخوێنیتەوە و گوێ ناگری و کۆرس ناخوێنی و بەجددی لەگەڵ مەوزوعەکانی هەزاران شت هەیە تۆ نایزانی. اینجا ئاخر جار ئازیزان من دڵنیاتانەکەم، دڵنیاتان قۆناغەکانی ژیان کە تێ ئەپەڕێ و بەرەو پیری ئەڕۆی، ئەگەر دوو شتت پێ نەبێت، پیریەکەت جۆرێکە لە خەسارەمەندی. و ئەگەر ئەم دوو شتت پێوێ، من قەناعەتم وایە لە گەنجی خۆشترە. من ئێستاکە خەڵکی ئەڵێ من نازانم ئامادەم چەنێ بم بمگەڕێنەوە بۆ 18 ساڵی، من ئامادە نیم 1 ساڵ بمگەڕێنەوە بۆ دووە. هەرگیز ئامادە هەرچەنە گەنجی زۆر خۆش بوو، بەتوانا بووی، مەسەڵەن من یاریزان بووم، بەڵام هەرگیز ئامادە نیم بگەڕێم. من مشتاقی بینینی قۆناغی ئایندەم ئەگەر خوای گەورە عومریە. بەڵام لێرە تۆ کە ئەگەیتە پیری، دڵنیا بن دوو شتت پێبێ بەختەوەریت. یەکیشیان عیلمە و یەکیشیان ئیمان. ئەگەر عیلم و ئیمانە پێبێ، زۆر سەربەرزی، زۆر سەرفرازی، زۆر مرتاحی، یعنی تۆ ئینسانێکی نمونەی دەبچێت.